هەموو کەس چ پیر و چ گەنج بۆی هەیە لە پڕێکا دڵیان لە لێدان بوەستێت. ئەمە هێرشی دڵ نییە، گرفتەی مەکانیکیە کە دڵ لە لێدان ڕادەوەستێت و بەبێ یارمەتی دەم و دەستی دکتۆران زۆربەی ئەو کەسانەی بەم ئەزمونەدا تێدەپەڕن لە ماوەی چەند خولەکاندا گیانیان لەدەست دەدەن. نەخۆشی دڵ هۆی سەرەکی ڕاوەستانی دڵلێدانە لە ناو خەڵکەکە. دڵکوتانێکی نائاسایی هەروەها ئەم مەترسیە زیاد دەکات. تەمەەن هۆکارێکە، هەروەها قەڵەوی وەرزش نەکردن و نەجوڵانەوە. هەرچەندە ژنانیش ڕوبەڕووی هەمان مەترسی گرفتەکانی دڵن کە پیاوان ڕوبەڕووی بوونە، زۆر لە جوونە ئەوان درەنگتر پەیوەندی بە دکتۆر بکەن یانیش سەردانی ژووری تەنگەتاوی فریاکەوتن بکەن. ستەفەنی KUrdish توێژەرێکە لە نەخۆشخانەی برێک هەم ژنان لە باستن، یەکێکە لەو نووسەرانەی توێژینەوەیان ئەنجام داوە لەسەر زیاتر لە 8,000 ژن بۆ ماوەی 26 ساڵە. بابەتی لە کۆڵینەوەکەمانەوە بۆ هۆکاری مردن بەهۆی ڕاوستانی کتوپڕی دڵ لەوانەیە بەهۆی خۆی ناتەندروستی ژیان بوو بێت. بەشداربووان راپۆرتیان دابوو لەسەر عادەتەکانی جغارە کێشان وەرزشکردن و خواردن. ئەو ژنانەی کە ئامادە بوون لە توێژینەوەکەدا بەشدار بکەن هێندێکیان نەخۆشی دڵیان هەبوو، هێندێکیان نیان بوو. KUrdish دەڵێت ئەنجامەکان لە ناو هەردوو گروپ وەک یەک بوون. ئەگەر بێت و هەموو ژنەکان پەیڕەوی ژیانێکی تەندروستیان بکردایە دەکرا نزیکەی 80% مردن پێشی لێ بگیرێت. بەڵام توێژینەوەکە دەری خست کە ئەو ژنانەی کێشێکی تەندروستیان ڕاگرتی بوو بە ڕێگای خواردنی چاک و وەرزشکردن و جغارە کێشان لە 92% لە مەترسی توشبن بە دڵوەستانی لە ناکاو کەم کردبەوە. پەیامەکە ئاشکرایە، ڕادەیەکی زۆر میوە و سەبزیجات بخۆ و وەرزش بکە. بەگشتی دکتۆران دەڵێن 5 تا 9 جەم لە ڕۆژ بخۆ، هەروەها وەرزش بکە. دکتۆرێکی پسپۆری دڵ پۆل تامسن دەڵێت جۆری وەرزشکردن گرنگ نییە. هەنێک ژڤان چالاکیان نەشارتە بەرنامەی وەرزشی بن بە ساناهی ئەو نەبڕوونشتیڤە بن. هەنێک ڤاکۆلینا دیارکریات و گەلە قازانجی دیکەی ژێلڤینن وەرزشی بەسەر پیان و نەبڕوونشتنا لە پشتمێزی. لە ئەمریکا دڵوەستانی کتوپڕ هەموو ساڵێ دەبێتە هۆی مردنی زیاتر لە 300,000 کەس. بەپێی ڕێکخراوی تەندروستی جیهانی هەموو ساڵێ زیاتر لە 15 ملیۆن کەس بەهۆی نەخۆشی دڵ لە جیهان دەمرن. ئەگەر دەستپێشخەری تەندروستی گشتی کاریگەر بن بۆ کەمکردنی هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی دڵ، دکتۆران دەڵێن ژمارەی خەڵکی بەهۆی وەستانی لە ناکاوی دڵ و نەخۆشیەکانی تری دڵ دەمرن دەبێ کەم ببێتەوە. ئەم توێژینەوەیە لە گۆڤاری ئەمریکایی Medical Association بڵاو بۆتەوە. ئەم راپۆرتە لەلایەن دەنگی ئەمریکا بڵاو کراوە.